ئارامیت ئەوێت ناوچەی گەشتیاری سەرنجڕاکێشت ئەوێت گەرمیان و کوێستانت ئەوێ لە هەموو شێوە ئارامیەکی باشت بۆ فەرام کرابێت بەڵێ هەموو ئەمانە تەنها لە هەرێمی کوردستان بەردەستە بەخێر بێن بۆ هەرێمە سەقامگیرەکەی ڕۆژهەڵاتی ناوڕاست ساڵانە بە هەزاران گەشتیاران ڕوو دەکەنە ناوچە گەشتیاریەکانی هەرێمی کوردستان دەیانەوێت لەوێ کاتە خۆشەکانی خۆیان بەسار ببن لە کۆتا ڕۆژەکانی ساڵی 2024 سەدان هەزار گەشتیار ڕویان کردووەتە هەرێمی کوردستان هەر لەم بەرنامەیەدا دەمەوێت کۆمەڵە ناوچەی سەرنجڕاکێشتان پێ بناسێنم مەبەستی من و هاوکارانمە لەم بەرنامەیەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە بکەین. سەبارەت بە هاتنی گەشتیار شوێنی مانەوە لە هوتێل و مۆتێلەکان و دابینکردنی خزمەتگوزاری سەرنجی گەشتیاران لەسەر ناوچە گەشتیارەکانی هەرێمی کوردستان چۆنە لە هەولێری پایتەختەوە دەست پێ دەکەم بزانم هەم دۆخی هوتێلەکان هەمیش گەشتیاران چی دەڵێن لەو بارەیەوە. سەبارەت بە هاتنی گەشتیار هوتێلەکەی جەنابتان بە نمونە وەربگرین ڕێژەی حەجیزات چۆن بۆ گەشتارێکی باش هاتۆتە هوتێلەکەتانەوە؟ پێششی بەخێر بێن بە خێراتنی کەنال 24 دەکەین بەڵێ گەشتیارێکی زۆر باش الحەمدوللا لە کۆتایی سار عجوزاتیان کردووە لە بۆ ساڵی 2025 سەر ساڵی 2025 ئینشاءڵڵا گەشتیارێکی زۆر ڕووی لە هەرێمی کوردستان کردووە لە پێشەکیدا عجوزاتیان کردووە. گەشتیارەکانتان کوێن لە کۆ دێن؟ گەشتیارەکانمان زیاتر لە خوار و ناوەڕاستی عێراقن بەڵام ئێستا گەشتیاری خۆشمان هەیە لەخوا بە زیاد بێ لە منطقەی مەسەلەن ئیرانە و لە تورکیا و لە داخلی شارەکانی کوردستانیش لە بۆ نمونە لە دهۆک لە سولێمانی لە بەروی ڕوو لە شاری هەولێر دەکەن شاری هەولێر شارێکی لە ئەمنیە 100% پارێزراوە مناسەباتی سەلاسارانی لێ دەکرێتن فستیڤاڵی سەلاساری نوێی لێ دەکرێتن لەبەر هەندێ خەڵکێکی زۆر ڕووی لە شاری هەولێر کردی لە پایتەختی کاریگەری هەبووە مەسە هاتنیم ژمارە زۆرە گەشتیارە بۆ هەولێری پایتەخت بۆ هوتێلەکەی بەرسان کاریگەریە بووە جەنابتان چەند هەلیکارە دڕەخساندووە؟ لەخوای بە زیادبی لە ساڵی 24 لۆ 25 یعنی ئەو سارە دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکە هەندێک پرۆژەی گەشتیاری و ئەوانەی کردیە خەڵکێکی زۆر ڕوو لە شاری هەولێر بکە ینی هەر پرۆژەی گەشتیاری بکرێت کاریگەریە بێت طبعاً هەر پرۆژەیەک دەکرێت هەر مەحرەزێکی نێودەوڵەتی دەکرێتەوە لە شاری هەولێر ئەوە کاریگەرێکی زۆر زۆری دەبی لە بۆ گەشتیاری کە دێتن لە بۆ هەرێمی کوردستان تایبەت بە شاری هەولێر و پایتەخت. هەستەکەن ئەم چەند ساڵە کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستان پەرە و گرنگی پێدراوە؟ بەڵێ بەڵێ ینی تقریبەن ئەوە لە حکوومەتی ئێستاکەدا مەرحەلێکی زۆر باش ینی گەشتیاریان ئینتیمامیان بە گەشتیاریدایە ئینشاڵە لە حکوومەتی نوێمان زیاتر ئینتیمان بە گەشتیار دەدرێتن بە کەرتی کشت و کاڵ دەدرێتن بە سناعە دەدرێتن بەڵام مامۆ سێکتەرەکان بە شێوەیەکی طبعاً حکوومەت گرنگی بە گەشتیاری بداتن ینی ئەوە هەڵێکی زۆر زۆر باشە خەڵکێکی زۆر بێکارە کاری دەبتەوە ینی جوولەی بازار دروست دەبیتن. أنا بعرف يعني مصايف كلش حلوة وأقليم كردستان كلش حلو وناسها كل زينة لكات كلش ناس محترمين مثقفين وتطورات هواي يعني صار زين هنا معمار كلش زين هنا الناس كلش زينة وحاليا أنا بشغلة وإحنا نجي هنا على مود احتفاليات رأس السنة وهنا كلش تطور زين. اليوم احنا جايين هنا للسياحة في اقليم كردستان من بغداد جايين. طبعا السياحة باقليم كردستان كلش جميلة والاجواء كلش حلوة وتعامل اخواننا الاكراد جدا جميل ورائع وما قصروا ويانا. وكردستان العراق
كلش جميلة وكلش رائعة، واستمتعنا بالوقت هنا. لە هەولێری پایتەختەوە بۆ چیای کۆڕەک کە یەکێکە لە سەرنجڕاکێشترین ناوچە گەشتیارەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی لە وەرزی زستاندا سەرنجی گەشتیارانی ناوخۆیی و بیانی ڕاکێشاوە. من دەمەوێت لەگەڵ بەڕێستانە باسی گەشتیاری ناوخۆی بکەم. ڕاستە هەرێمی کوردستان ساڵانە ژمارەی زۆر گەشتیاری بیانی پارێزگاکانی خوار و ناوڕاستیان بەس دەمێ بزانم ئێستا خەڵکی هەرێمی کوردستان پارێزگاکان خۆیان لە ڕێگای کۆمپانیا ناوخۆیەکانەوە سەردانی شوێنە گەشتیارەکانی هەرێمی کوردستانەکان. سپاس بۆخوا کە ڕۆژ بە ڕۆژ زیاتر ئەگانێک بڵێن ساڵ بە ساڵ زیاترەکە ڕۆژ بە ڕۆژ ژمارەی گەشتیارمان زیاکە لەبەرەوەی کە بەڕاستی ئەو شوێنانەی کە لە کوردستانە هەیە لە زۆر شوێنی تران نیە. ئەگەر بێت و گرنگی زیاتری پێ بدێ دڵنیام ئەوەی کە گەشتیار ئارەزووە کات ناوخۆی کوردستان ببینێ ئارەزوو ناکات دەرەوە ببینێ. بۆچی لەبەرەوەی کە کولفەیەکی کەمتری تێچێ حسابێکی کەمتری تێچێ ئەتوانێت بە بڕێک پارەی کەم ئەو جەوی کە خۆی ئێوێ بۆ خۆی بڕەخسێنێ. لەبەرەوە خۆشبختانە ڕۆژ بە ڕۆژ ژمارەی گەشتیار زیاکات. باشە ئێوە کۆمپانیای گەشتیارین چەند گەر ئەنجامێن لە هەفتەیەکە چۆنە خزمەت گوزاریەکان چۆنە گەشتیارەکان لێتان رازین؟ ئەلحەمدوللا گەشتیار زۆر لەمان ڕازە لەبەرەوەی ئاسانکاریەکی زۆر باشیان بۆکەین و بڕێک پارەی کەمیان بۆ دیاریەکەین. تەنها ئامانجمان ئەوەیە کە ناوخۆی کوردستان بە هەموو کورد بناسێنین ئەمە بێجگەلەوەی کە هەوڵمان ناوە لە دەریشەوە بیناسێنین. ژمارەیەکی زۆر گروپی گەشتیاری شوێنی گەشتیاریمان هەیە کە ئێمە هەفتانە هەر پاسێکوان و بۆ شوێنێکی گەشتیاری ئەڕوات و خۆشبختانە هەمووی لە شوێنە گەشتیاریەکان ڕازین. لەکە وەرزی زستانە تەنها چەند شوێنێک تایبەتە بۆی کە ئێمە گروپی گەشتیاری بۆ بەرین وەکو هاوین و بەهار نییە بەڵام لە هاوین و بەهارە هەر شوێنێک کە سەوز بکاتەوە ئاوێکی لێبێ ئێمە گروپی گەشتیاری بۆدانە. چەند گەشتیارت هەیە لە مانجێکە لە هەفتەیەکە چۆنە؟ لە هەفتەیەکە لانی کەم سەودە گەشتیارمان هێناوە تا لە چۆ گەشتیارێنی؟ لە سلێمانیەوە. بۆ کوێ بێ؟ لە سلێمانیا ئەوی کە ئەمڕۆ هێناومانن بۆ چیای کۆڕەک ئەیان بین بۆ شنگڵبانە دواتر ئەیان بین بۆ بێخاڵ و بۆ شەقڵاو ئەگەڕێنەوە سلێمانی. لە سلێمانیەوە هاتوین لەبەرەوەی چێژێکی زۆر خۆشی هەیە. هیوادارم هەموو کەسی سەردانی ئەم شوێنە خۆشە بکە کە لە وڵاتی خۆمانە ئەوە شوێنی زۆر خۆشمانە پێشەوەی بچن بۆ وڵاتانی دەرەوە پێویستە سەردانی وڵاتەکەی خۆمان بکەین کە شوێنی گەشتیاری زۆر خۆشمان هەیە. باشە ئێستا تۆ وەکو گەشتیارە کەستەکەی لە کوردستانە لە هەر چوار وەرزەکەیە شوێنی گەشتیاری سەرنجڕاکێشمانەیە؟ بەڵێ لە هەر چوار وەرزە ئێستا لە کۆڕەکە لە زستانە کۆڕەکمان هەیە لە هاوینیشە شوێنی ترمان زۆر جوندیانە بێخاڵە زۆر خۆشنانە. باشە لەگە کێ هاتی بەچێ بە گروپی کۆمپانیا هاتوون؟ بەڵێ لەگە خێزانەکەم هاتووم بە گروپ هاتوین. چۆن بۆ گروپەکە؟ وڵا گروپێکی زۆر خۆشە و ئەمە چەند جارێک لەگەڵیا گەشت دەکەین. پێت باشە کۆمپانیا ناوخۆیەکان زیاتر بوون بۆی گەشتیاری خۆمان بە شوێنەکان ئاشنا بکەن؟ بەڵێ پێویستە هەموو کەسی خۆمان ئەم شوێنە خۆشانە ببینن لەم چێژە بێبەش نەبن. دکتۆر لەم کەش و هەوا ساردەیە گەشتیاری گەرم هەیە بۆ ئیداری سەربەخۆی سۆران چۆنە نزیکین لەسەری ساڵەوە؟ بەڵێ زۆر بەخێر بن بێگومان ینی ئێمە ڕاستە کەشەوەیە کە ساردە بەڵام گەرم و گوڕێکی زۆر لە چیای کۆڕەک هەیە و
وێزگەیەکی زۆر گرنگە ڕاستی سیای کۆڕک بوویتە براندێکی زۆر باشی گەشتیاری زستانە بە تایبەتی بەبوونی ئەو هەموو خزمەت گوزاریە تایبەتانە کە لەسەر ئاسی کوردستان لەوانەیە برین یەکەم بیت بە تایبەتی تەلەفریک هۆتێلێکی 5 ئەستێرە کۆمەڵێک مۆتێلات کۆمەڵی خزمەت گوزاری دیکە کۆمەڵێک چاڵاکی دیکەی سەرچێشی و بۆ ئەو بەفرە بەردەوامەش کە لە منتقەکە هەیە ئەوە ڕاستی گەرموگوڕیەکی زۆر باشی دایتە کەرتی گەشتیاری لە ئیداری سەربەخۆی سۆرەکە. لە 5 ساڵی ڕاوردووە کاری باش لەسەر سێکتەری گەشت و گوزارکرا بەشێکی گشتی لە هەرێمی کوردستانی داری سەربەخۆی سۆرانجی چێکە لەو شوێنانی کە ناوچە گەشتیارێکی زۆر باشی هەیە کاریگەریەکەمان پێ بڵێ بەڕێستان بەڕێوبەرێکی گشتی لەم ئیدارەیە ژمارێکی زۆر گەشتیاریە کاریگەریەکەی چییە پلانەکان وەکو خۆی جێبەجێکران بێگومان وکو جەنابەت ئاماژ پێکرا ئەو 5 ساڵێکی زۆر زێڕین بوون ینی ئیشێکی زۆر گورت لەسەر بابەتەکان کرا کەکو بتوانین ئەو پلانەی 8 ساڵیەی دەستەی گەشت و گوزار لە پێناو پەرپێدان بە کەرتی گەشتیاری و بەرەو پێشچوونی جێی خۆ بگریت خۆشبەختانە لە زۆر بوارەوە زۆر باش چوینە پێش لەوەی کە ئێمە توانیتمان ناوچەی گەشتیاری زۆر باش بێتە ئارە و لە هەمان کاتیش بە بازاڕکردنێکی زۆر باشی کەرتی گەشتیاری بکرێت ئێستا لە هەر 4 وەرز گەشتیاری لێە ئەو زستانە ئێستا ساڵانێک بەر لە ئێستا لە زستان هەر کەس لە ماڵی خۆی دادەنیش ئێستا خەڵک دێت لەبەر ئەوەی کۆمەڵک پرۆژەی زۆر باشی ناوازە لە هەرێمی کوردستان بنیادراینە و لە هەموو وەرزەکانیش ئەو گەرم و گوڕیە هەیە ئەمە ئەوەی بینیمان لە هاوین و لە بەهار لە منتقەی سۆران و منتقەی هەڵەبجە و منتقەی ئاکرێ و زاخۆ و کۆمەڵک ناوچەی دیکە هەولێر وانە ئێستا لە زستانیش بە هەمان شێو لێ ئێمە پێمان وایە ڕنگدانەوەی زۆر ئیزابی هەیە بێگومان ینی ئەگەر نەبیتە سەرچاوی داهات ئێمە مەسەن ئەو هەم پرۆژە ڕۆژ بە ڕۆژ مەسەن ئەگەر باسی منتقی خۆمان بکەین ئەو ساڵ بەلایانی کەمەوە 5 پرۆژەی زۆر ینی ستاندارد و بوتەکامیل ئیگەشتیاری لەم ڕێپێدانمان پێدایە تەبیش باسی کەرتی و بەرهێنان دەکەین دەستەی بەرهێنان زۆر لەگەر ئێمە هاوکارن لەگەڵ دەستەی گەشت و گوزار کە ئاسانکاری زۆر دەکەن لە پێناو بەرهێن کەواتە ئەوە یەکێکە لە هۆکارەکان کە ناوچەی گەشتیاری زیاد دەبین پرۆژەی گەشتیاری زیاد دەبی کەواتە ڕنگدانەوەی لە سەرداهاتیش دەبیت بێگومان ئەو گەشتیاری کە دێت پێویستی بە هەموو ئەو پێداویستیانەی کە پێویستی هەیە بیت لەمو ناوچانە بەرجەستەی دەکات کەواتە ئەوە یەکێکبی لە هۆکارەکان کە بواری ئابووری زگە لە هەلیکاریش کە فرسەتی زۆر زیاد لە خەڵکی ناوچەکانی هەرێمی کوردستان هەر یەکەو بە ئەندازەیەک فرسەتی کاری بۆ ڕەخساندی. ساڵ لە دوای ساڵ هەرێمی کوردستان ژمارەیەکی پێوانەی تۆمار دەکات لە هاتنی گەشتیار جیالەوەی کە ژمارەی گەشتیاری ناوخۆیش زیادی کردووە بۆ شوێنە گەشتیارەکانی هەرێمی کوردستان بە ژمارە پێتان بڵێم تەنها بۆ سەری ساڵ لە هەرێمی کوردستان پێشوازی لە 200,000 گەشتیاری ناوخۆیی و بیانی دەکات بەمەش هەرێمی کوردستان ئەم ساڵ واتە لە ساڵی 2024 زیاتر لە 8 ملیۆن گەشتیار ڕووی تێکردووە ئەو هەنگاوانە دانانی کە حکومەت بۆ کەرتی گەشتیاری داینابوو وەکو خۆی چووە بواری جێبەجێکردنەوە ئێستا کەرتی گەشتیاری نەک کەرتێکی یەک وەرزەیە بەڵکو لە تەواوی 4 وەرزە و وەکو سەرچاوەیەکی داهات و بژانەوەی ژێرخانی ئابووری وڵات لە هەرێمی کوردستاندا تەماشا دەکرێت. هەر لەم بەرنامەیەدا سەردانی ئیدارەی سربەخۆی زاخۆ دەکەم کە لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا بۆ تا ناوچەیەکی سەرنجڕاکێشی گەشتیاری و خزمەتگوزاریی تەواوەتی لە ناوچەکەدا بەدی دەکرێت بە تایبەتی لە ڕووی گەشتیاریەوە ئەم ساڵ لە ئیدارەی سربەخۆی زاخۆ ژمارێکی پێوانەی تۆمار دەکرێت لە ئەنجامدانی چەندین ئاهەنگی گەورە بە بۆنەی ساڵی نوێوە. لەماوە 1-2 ساڵە کەرتی گەشتیاری لە ئیدارەی سەربەخۆی زاخۆ زۆر بە خێرایی گەشەی کرد هۆکارە سەرەکیەکانی چی بوون؟
هەلبەت پشتی زاخۆش قەزای بێ ئیدارەکە سەربەخۆ ئێکەم پرۆژێن ینی بێژن بێتە دەیناتن بەرێ بنیاتێ کورنیشێ زاخۆ بێ کۆ کورنیشێ زاخۆژێ ئێکەش جوانترین و مازنترین کورنیش هەرێما کوردستانی و بەلکول عێراقێژی ئەڤە ژ ڕنگڤدانەکە gelek baş هەبێشین بێژن دەستکەفتێکێ مێژۆی بوو باژێرێ زاخۆ و کورنیش بی ئەگەر و gelek cihindiyên زاخۆ بێنە بەرنیازkirin her dîsa jî ji maraka havînga hemaş derve nîjan kirin dîsa jî bazarê kevne zaxo ku êkiş bazarê kevn dêrîne zaxo bê mêja vedgir beriya 150,000 sala باشە خزمەت گوزاریە گەشتیارەکان چین لە ئیدارەی سەربەخۆی زاخۆ بۆ گەشتیاران helbet me ku geşt û guzara zaxo ku me ji maraka bingehên guzarî hene şwana jî şin bêjin me ev sala plan dane beriya çend rojeka me otêleka pêncistir bû cara êkel zaxo bêteva kirin dîsa jî plan dane çar otêlê dî jî nûke kar li ser têkirinê ev jî her çi pêncistêrin ji maraka kafî û rostanan dir modern ha hatine derhatin û bêjin zayden xanêt kurdewarî û dîsa jî meşiya zaxo bêjin qonaxekê gelek bo qonaxeka dî berfirehtir bibin bu hindê eger rojekê zaxo beriya sê çar sala xelkek hatiye zaxo nizane çinkî ve çi dirê zaxo lê xweşhalî ve jî niha xelkek zêde ji hemî bajêrên Kurdistanê ji başûr navara Seraqê seredana bajêrê zaxo dikin boyê çendê cihên dîmen û ciwan êt geştiyarî zaxo. اسیال دوکه هاتیم و جایی که خوش از خو گل عیلا خو هاتینه اومد ویا سر داناوری که این جایی که خوشه و گلک باشه تۆ پێم بڵێ هەستەکەی ئێستا فەرقەیە ناوچەی گەشتیاری جوان هەیە لە کوردستانە بله گلک یا جوانه و ام بل هر کس بنا سر سالی جیت هاتین ویرا نخشاندی بو سر ساله ئێمە پێویستە مەسەلەن سەردانی هەموو ناوچە گەشتیارەکانی هەرێمی کوردستان بکەین کوردستان شوێنی خۆشی لێیە بله پویسته لکردستانم گرین جیت خوش هنه پیتوی یعنی همی جواب گرین هر جایی که هبیتن اما دوکه خوشتره و هر جایی که دوکه بیتن خوشتره لەماوە 1-2 ساڵی ڕابردووە لە ئیدارەی سەربەخۆی زاخۆ کۆمەڵێک چالاکی هونەری تایبەت بە بۆنە جیاوازەکان دەکرا لە کۆتایی ڕۆژەکانی ساڵی و پێخینە ساڵی نوێەوە چالاکی هونەری چیتان کرد؟ سپاس بووە ئەە سیەم ساڵە سەرێک ئیدارە سەربەخۆیە زاخۆ 10 ڕۆژن دماهیا ساڵێب ئاهنگên مەزنên cemawerî sazdikitin beşdariya jimareyeka mezin ya hunermend destêrin ser asê her çar parçeyê Kurdistanê li jeyeka bala ser asê îdara serbexwe hatiye pêkînan bû serperiştîkirina vê pirose encamdana van ahenga hemahengiyeka baş gel rêveberiya geşt û guzar rêveberiya Rewşenbîrî îdara serbexwe rêveberiyên emnî polîs hatiçû planeka baş hatiye dareştin û kar li ser hatiyekirinê bû pêşwaziyeka ciwan ya geştiyara û hem ew xelkê nêzik jî tên seredana vî cihîd kin. ینی زاخۆ ئەم ساڵ لەسەر ئاستی هەرێمی کوردستان ژمارەی پێوانەی تۆمارەکە لەسەر ئەم ئاهەنگە بۆ بۆنەی سەری ساڵ گۆرەی پێشبینیên rêveberiya geşt û guzar em wesa texmînet kin van 10 rojê dimahiyê pitir 100,000 geştiyar û seredankera bên hazir binin ahê gitmede înşallah. کەش و هەوایەکی سارد بەڵام پڕە لە گەشتیاری گەرمۆگۆڕ ئێرە هەرێمە سەقامگیرەکەی ڕۆژهەڵاتی ناوڕاستە جیاواز لە هەموو لایەنێکیەوە ژمارەی گەشتیارانی زیاترە لە ژمارەی دانیشتوانی لە ماوەی 4-5 ساڵی ڕابردوودا بە پلانێکی تەواو تۆکمەوە
ژێرخانی کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستان چووە قۆناغێکی نوێ بۆیە پێشببینی دەکرێت لە ساڵانی داهاتوو ئەم کەرتا بە تەواوەتی بچێتە سەر ڕێگای خۆی و وەکو سەرچاوەیەکی داهات تەماشا بکرێت.